سڵاو شەوێکی تریش قەدەر ئێمەی لەگەڵ ئێوە کۆ کردەوە. بابەتی ئەم شەو بابەتی ژیانی تاکی کووردە بەڕابردوو. هەڵبەتە ئێمە باسیەوە ناکەین بڵین ڕابردوومان زەربی سفرکەین و وازی لێبێنین و کۆتایی پێبێنین و چی و چی و چی و چی. بەڵام خێزانێک مریشکێکی لێناوە بە جوانترین شێوە مێردەکەی مامۆستا جاسم کەوچکی یەکەمی لیاڵە بەخوا دایکم خۆشی لێنە. لە کاتێکا دایکێ لەسەر تەباخێکی ناخۆش بە بۆنی نەوتەوە بە هەزار دەردەسەری بیل لەوە ناکاتەوە زەمەنەکە مریشک کەم بووە بۆیە مریشکەکەی دایکی خۆشتر بوو لەم مریشکەی ئێستاهەیە. باشە یادی شارەکە نەکرێتەوە سەیرەکەی وێنەی هەموو تەلەڤیزۆنەکان کەواو سەڵتە و سەماوەر و یاپراخ و نازانم چی و چییە. ئیتر ئەم ڕابردووە پێلێ نابڕین. قسەکەی ئێمە مژارەکەی ئێمە و وروژانەکەی ئەم شەوی ئێمە لەسەر ئەوەیە تا چەند تەندروستە ئەم پێمان لەم ڕابردووە بێ، تا چەند تەندروستە ئێمە هەر سارەیەکی مۆدێل هەشتامان لە سارەیەکی 2024 پێ باشتر بێ. یعنی تا چەند باشترە کە وڵاتەکەمان پێمان خۆش بێت هەر لەو خان و قوڕانە بمێنێتەوە و بینایی بازرگانی گەورەی جوان جوان دروست نەکەین. هەڵبەتە قسەکەی ئێمە ئەوە نییە بینایی بازرگانی نیشانەی پێشکەوتنە نەخێر، بەڵام باسەکە ئەوەیە ئەم پێمان لە ناو ڕابردووە چکارە ساتێکی بۆ دروست کردوین بۆ ئێستامان. ئەگەر باشە با هەر بۆ خۆمان پێمان لە ڕابردووە پێ و ئەگەر باش نییە با مناقەشەیەکی لەسەر بکەین. دکتۆر دیسانەوە کەوتی تۆ نووسین دەی وڵات شتەکەی من حاضرنەوە باشە شتەکەی تۆ حاضر نەبوو هەموو تۆ هەموو بەرنامەی لەو حەیەگە کێشی بە 6 ڕەنگەوە خەریکی شت نووسینی بۆ یاڵم خەزنەوی بۆ ئەم شتە بۆیە لە خەزنەوە دەست پێ یەکەم لە بڕۆی ئەو جاران نەمانوت لە خارج بووە ئەو لە خارج ئەو 18 ساڵە لە ئەوروپایی. ینی ئەو مەسەلە ینی ڕاستی مرۆڤ ناتوانێ هەمە برەنگێکی سەلبی مەسەلێ مەیزە بکێ باش و نە هەمووژی دروستە باش. ینی هەند جار جارنا مەسەلێکی سەحیە جار مەسەلێکی باشە ئەو مەسەلی گاڤنار ئەم بێژن باش و ئەسبابی خۆشی هەنە سەدەمی خۆشی هەنە. زۆر جار هەیە مەسەلەی بیرکردن بە عەرەبی ژێرە گوتن حەنین. باش ئینسان هەیە زۆر محتاجی وەیە ئالی کاری ئینسان دەبێت نەخاسم دزغوتی شغلدە دی کاردە ژیانی ئەمرۆ ژیانێکی زۆر سریعە نەوەکی زمانی قەدیمە. ئەگەر ئینسانێکی دیگەن جاتیە خۆدا گۆڕانیەک حس کرد بێ نوعک موزیک حس کرد بێ وەختی گوتی ئەو ساڵە شوێنێک حس کرد بێ ئەو مەسەلە ئەو زەختی لەسەر نەفساوی ڕادێکی یعنی ئەوە جانبێکی باشە. دعینی وەقتدا زۆر جار هەیە ئینسان حەزێکی ئیسباتی هەویەتی خۆ بکەی ناسنامە بدێ خویا کرد بۆ نەی حەلاندن. ئەوە لە ئوروپا دەبینن زۆر ملەتی باشقە هەیە بیانی هەیە کوردن عەرەبن تورکن فارسن ملەتی باشقەژی هەیە زۆر وان مەسەلین گەڤنار گەل خوتێنن حتا شوونی خۆ ماڵی خۆشی دداڵەقێنن بۆ خاطری ئیسبات بکە من هەر بۆ ئیسباتێکی بۆ ماڵبات بۆ عائیلە هێ من گرێ دایمە بە عادات و تەقالید یانجی هەم بۆ کۆمەلژی هێ من گرێ دایمە ئەو نەتەوەڤژی ینی ئەوە ئەسبابی خۆهانە جار جارە مەسەلێکی نۆرمالە جار جارنا مەسەلێکی صحیە ولكن ئەگەر ئینسان هەرتم متعلقی مازی ببێژی ئەوە زۆر مەسەلێکی خەتەرە ji ber ku ئەوە دەبێ مینە دیوار مینە حاجز ku ئینسان پێشکەوێ ژیان ڕۆژانە ینی ئەگەر بە کیلۆمتر حەسێ بکەم بە 100 کیلۆمترە ژیان پێش دەکەوێ. ئەگەر ئینسان هەرتم لە ئەو مەسەلی کەڤنار دانیشێ ئەوە فەسلێکی دکەوێ نابەیناوی و ژیاندا. ئینسان محتاجە تەوازونێکی هەبێ عەدالەتێکی هەبێ دنابەینە ئەو مەسەلی گو محتاجە گرێدانی هەبێ نەخاسم مەسەلی ئاین مەسەلی کولتور و عادەتین چاک نە هەموو کولتور و عادەتینژی باشن زۆر کولتور و عادەتی هەیە کەڤنارە مەژباڤ و کالاستان دیە پێویستە مەباڤێژین چۆپ نە هەموو کولتور و عادەت گەرەک ئینسان تەمەسوکی پێ بکێ. باش ئەم حاڵەتە بە تایبەت لە ناو میلەتی کوردایمە بەڵێ
بەردامەکەمان لە ڕووداوە بۆ کورد زمانەکانی لە هەموو بەشەکانی کوردستان لە باکوور لە باشوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوە. قسەکەی من ئەوەیە ئەمە پێکدادانێکیشی دروست کردووە لە بینی جیلی ڕابردوو جیلی ئێستا، پێکدادانێکی دروست کردووە لە بینی مامۆستا جاسم و کچەکەیە، لە بینی محەمەی خانی و کوڕەکەیە، لە بینی جەنابت و کچەکەتە. با بڵین واز لە دیوە دینیەکە بێنین، تۆ گوێ لە گۆرانیەکە گری ئەم گوێ لە گۆرانیەکە گرێت، تۆ حەزە لە حەزەکەی پیاسەیەکی چوارتا بکەی و حەزەکە پیاسەیەکی پاریس بکات، تۆ گوێ لە با بڵین ناوی گۆرانی بێژێ بڵم با لە خۆمە قسە نەکەم، تۆ گوێ لە حەسەن زیرەکەکری گریمانەیە ئەم گوێ لە فڵانەگرێت ئی ئەم سەردەمە. یعنی ئەمە پێکدادانێکی دروست کردووە کە وای لێ هاتووە ئەم جیلە حساب بۆ ئەو جیلەی بەردەمی خۆی ناکە و ئەو جیلەش حساب بۆ تۆ ناکە. دنەری نێمدا ئەو کێشە غەڵەتە هەبێ گەرەک مە هەفتوو قبول بکەن، ینی وەک جیلێک قەدیم وەک جیلێک جەدید نو گەرەک مە هەفتوو قبول بکەن. ئیمامی عەلی قسەکی خۆی زۆر جوان هەیە، دەبێ لا تکریهوا ئەولادەکم عەلا ئەخلاقیکم فإنهم خلقوا لزمان غير زمانكم. دەبێ مناڵی خوا کوڕی خوا ئیجبار نەکە زۆر نەکە ئیلا وەکی من ژیان بکێ، مناڵی تا کوڕی تا بۆ زمانێکی دی بەڵێ بۆ زمانێکی دی ژیان دەکێ. یعنی ئێستا زۆری کەسی هەیە من حەز دەکەم لە گۆری تیپێکی ژیان بکەم، ئەو تیپ عیبی هەبوو شەرمی هەبوو، ئەو عیبی و ئەو شەرمی لە گۆری مەقایسی زمانی من، ئەو عیبی و ئەو شەرمی بۆ مەقایسی کوڕی من مناڵی من جودایە. زۆر زەحمەتە بە ئەوروپادا ئەوە کێشایە ناف کوردی مەدە زۆر مەزنە، ینی باعتبار باو و دایک حەز دەکەن کوڕی خۆ تەربیەت بکەن کە ئەنەما لە سلێمانی دانیشتووە یان دیاربەکر یان قامیشلۆ یان ئەربیل یان دۆک، و ئەوە زۆر زەحمەتە. ئەو کوڕی ئەو وڵاتە لە ئەوروپا جوان بەێ احتیمالە تەسەوری من ئەوروپا ئەو کێشە گەورتر بێژ ئەو مەسەلی گوت بەحث دەکەی و مەوزوعەژی نەمەوزوعی سەماوەرە، ینی ئەگەر نمونەکی بێنن مەوزوعی سەماوەر مرۆڤ دەکاری نیقاشی بکە و ژملەترە بێژێ کاکەوە مەوزوعەکی نەزۆر حەضاریە. دە ئەوروپا دەژی زۆر مەسەلی کەڤنار هەنە، بەری بەرنامە بەحثی کەنیسەی کۆڵن کرد، يعني ما قصة يولد درسمو أوروباجي أوروبا تاني الدنيا تاف أو مسألة كافنار قيمة الدنيا دا مكي موزيخانات شيء ذكرن خلق دي شيء لي تماشا دكي بافوكال شون جيان ذكرن أما نابي أبدا أم إجباري زوري المنال بكم الكور بكم الكاتش بكم جرك جيان بكم مينا جو بافي من جيان ذكر بافي من أجرد أو زمانة دبا وجياني خو جوهرت با أمر موبايلي هيا ده زماني بيخمبر ده عليه الصلاة والسلام موبايلي نبا تماما يعني دلنا بقو أجر موبايلي واتسابي زماني بيخمبر عليه الصلاة والسلام هبا وزور بكار أني ببو مسألة دعوة. ئەم شتە کاریگەری لەسەر پێشکەوتن هەیە. من ئەمێ بابەتەکە بەسمەوە بەدینەوە لەگەڵتەوە. مەسەلەن وتاریی ئاینی مامۆسایەکی ئاینی بۆ ئەم سەردەمە کە ساڵی 2024 ڕەمەزانی ساڵی 2024 زاینی لەگەڵ ڕەمەزانی 1900 زاینی کە 124 ساڵ پێش ئێستاکە نابێم پیاوانی ئاینی گۆڕانکاری بەسەر وتارەکانیان بێنن، نابێ پیاوانی ئاینی بەشێک بن لەوەی کە لە وتارەکانیانە باسی تیکتۆک و مۆبایل و سناپچات و نازانم چی و چی تیابێ، وەک لەوەی کە باسی ئەوە بکە 1400 ساڵ پێش ئێستا لە فلان شوێنە فلان ڕوودا و ڕوویاوە. ئەمە گرنگتر نییە، ئەمە بەشێک نییە لەوەی کەیتر ئێمە هەمیشە و بە بەداخیشەوە بەشێک لە خەڵک کە وێنی ئێومانانە بینێ هەسکایتر وێنەیەکن بۆ دواکەوتوی کۆمەڵگە. هەڵبەتە کە ئاڵێم ئێوەمانان لە بەرووی تەرکیستان لەسرە لە بەرووی چاوتان لەسرە، ئەبێ ئاگال لەوە بێت تۆ نابێ وکو مامۆسایەکی ئاینی کە لەسەر مینبەری نەزانی سناپچات چییە، نەزانی دنیای سۆشیال میدیا و ئایتی چییە، وەنیە حتا بەشێکی زۆری ئیشەکانی خۆتان ئێوە ئێستا پیاوە ئاینە با بڵین پێشکەوتوەکان لە ڕێی تەکنۆلۆژیا مۆبایلەوە کە بەڕاستی ئێوە ئەو دیوەی پیشانێن کە دیوێکی باشیشی هەیە بەڕاستی. مەبەستەکەم ئێوەش وەکو مامۆسایانی ئاینی تاوانبار نین بەرامبەرەوەی کە ئەم پێشکەوتنتان بە جۆرێک لە عیبە نواندنەوە بەشێکتان لەوانەیە هەندێک هەبێت، یعنی قسەی لەو بوارەوە کردبێکەوە پێشکەوتنی بە جوان نیشان نەدابێ ئەوە گەڕێتەوە بۆ خۆی، بەڵام لەوانەیە مەسەلماندمان بێت لە گەنجەکان و لەوانەیەشی سەهان لە ناو دنیاکە زۆر لەوان باشتر و شارەزاتر بین، چ لە مۆبایل و چ لە ئینتەرنێت و چ لە کۆمپیوتەر و کە من بۆ خۆم یەکێکم لە مصلحانی کۆمپیوتەر ماوەیەک لەسەر دوکانی کۆمپیوتەر کارم کردووە، ئیشم لەسەرم بابەتە کردووە، وەک شتی ئەزانێت کە من زۆر گرنگی بابەتی
تەکنۆلۆژیە دەم بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە باسی بکەین بابەتی ئەوەی کە شێوازی داعوەکردن من یەک یاسام هەیە لە مۆزوعی تۆمارکردنی وتارەکانمە بۆی تێبگەی حەزەکەم بزانی ئەم بابەتی باش بەس بیرە نەچێ ڕابردوو ئاخر ڕابردوودا ئێستاکەی من ڕێکمە بەستم ویستم بگەڕێمەوە سەر عنوانەکە ناونیشانی بابەتەکە من وتارەکانم لە 130 بۆ 40 تۆمارەکەم ستا کەمتریش هەنێ جار 125 تۆمارەکەم زۆربەی وتارەکانی هەینیم جاری وای پێم ئاڵن لایف کەرەوە نازم چی یەکەم جار کۆمەڵە تەجاربمان نەبێ بەڵام من زۆربەی وتارەکانم تۆمار ناکەم چونکە وتارەک ئەو وتارانەی کە بابەتی کۆمەڵایەتین کە بابەتی ڕۆژن 10 ساڵی تر ئەو قسەی کە ئەمڕۆ گشتی چەپڵم بۆ لێدە 10 ساڵی تر لەسەری جنێومە دەنێ چونکە دنیا تەتەوڕەکانی زۆر بە خێرایە وتاری هەیە مامۆسا لە کاتی خۆیان کاتێ و توێتی گشتێتی ئافرم مامۆسا گۆڕانکاریەکەی هەر ئەو قسە لەوە چێ هۆکار بووێ بۆ دروستبوونی گۆڕانکاری لە ناو کۆمەلگا دوای ماوەی 10 ساڵ کە گۆڕانکاری بۆژن سەر مامۆسا چیەڵێ ئەمە چ قسەیەکەکە لەبەرەوە من ئەوەی سەمۆنتێر و جەماعەتی من ئەزانن ئیعلامەکەم ئەزانن چەند گرنگیە دەم بابەتە خانی جان دەهێنەر خەریب و ینی خەریکە پاڵەکەی کاک سامان عەدنان بەس بۆی کە ئەوەنە سەر داخست بوو لە ژێرەوە بیبینیت و سەربەرزکەیتەوە باشە ئەو ئاگەی لە مۆزۆنی و ئاگەی لەوەیە کە آخر من شتێکم حاضر کردێ باشەوە خوب بینی و وابەرەوەی ئەگەر نەیچی ئەرە وڵات چاوم تێ و تێمی خوری بە ئاهۆنی بە ئاهۆنی بە پەڕی مریشک لێدا جان کۆن و تازە من لە کەسە گەورەکان مقارنەیەکیان کرە بزانن کۆن و تازە کامیان باشە هەرچیەکە نازانن ئەینەیتە تەرازوو هەر نابێ بۆ نمونە لە جیهانی کۆنا نەخۆشین زۆر و دەرمان کەم و باش بۆخشن نەخۆشین زۆر و نەخۆشینەکە زۆری بوو دەرمان نەبوو بەڵام نەخۆش درێژخایەن نەما یعنی ئەمە ئیسا کەسێک لە ناوەڕاستی ژیان میانگینی ژیانی مرۆڤی کاتی ڕۆم 35 ساڵوە یعنی کۆی پیاوێک 5 مناڵیە بوو سێ ئەمرد و خۆی و 2 مناڵەمان کۆی حەساوە کرد ئەبوو بە 35 ساڵ ئێستا ئێمە پیاو هەڵەگرین لە ئەسکاندیناویەکانە بۆ 94 تا سەرەتانی پرۆستاتی نەگرتێ بیرێ و تا سەرەتانی پێستی نەگرتێ بیرێ و یعنی هەڵی ئەگری نایاڵی بمرێ یا کەسەکە مردووە لەسەر تەختی خەستەخانەوە بە سۆند لێ کێشین و بە سرۆم تەیەکەین و بە دەبە نایاڵین بمرێ بەڵام مانی ئەم ئینسانە ئایا تەبایی بنەماڵەکەڵە ئایا ڕێزی مێڵە ئایا مناڵەکانی ئیسا ئارۆزۆ ناکەن ناژن توخواد و ئای خێری بۆ بکەن با بمرێ خانووەکان گەورە بوون بەڵام میوان ماوە نەخێر شەونشینی نەماوە خواردنەکان زۆر بوون بەڵام تەندروستی چی بیاتێ بە هەموو شێوەیە بە قورسی مەعیدە و بە فلان و بە فلان ئەوسا بە شەری برسی ئەگەڕیا بە ئەشکەوت و بە شاخ ئەسکی تێرکە ئیسا بە شەری تێر بە ئەشکەوت و شاخ و مەسپەح ڕێسکی دابەزێنێ من نازانم کام دیوی باشە ئەمە ئەگەر دۆستانێک حەزیان کرد ئەمە بخوێنەوە نێزیک بە 6 خاڵە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بگەڕێن پارادۆکسەکانی سەردەمی ئەمڕۆ کە دیوێکی باشە و دیوێکی خراوە ئیتر من نازانم چۆن گشتیان ئیستابێژم کات نییە بەڵام با بچینەوە سەری ترافیک لایتەکە باسی کۆنمان کرد و باسی تازە ئایا هەرچێک لە کۆنۆ بێ خراپە ئایا هەرچێک تازەست جوانە ئیتر ئەزانم ئیسا خەریتەکە لە مێشکتانە دروست یا بە پێچەوانش بە پێچەوانەشەوە بۆ یەکانە ئەگەر ترافیک لایتێکمان بووە جارێکی تر لە پرۆگرامێک ئاوتومانە بابی خێنەوە بەرچاوی خەڵک ئەگەر تۆمار بکرێ ئەمە ترافیک لایتێکە سەوزەکەی ئینسانەکان باشتیایە ئاژین زەردەکەی گیرۆدەن بەڕای من و سوورەکەی دواکەوتون بۆچی ئاوا لەم دەلاقات ماشایکەین هەرچێک لە قەدیم و هاتیە با بیکەینە دوو بەش یا باشە یا خراو کۆنترین شتی قەدیم کە هێشتا باشە زمانە زمان کێ خوڵقانیکەی خوڵقی ئازانن نەخێر دەی ئەگەر نەبێ چی بکەین کولتورە ئێستا ئێمە بە کولتورێک لێرە دانیشتین کولتورەکە من نازانم کێ خاسی کرەوە لێ مامەڵەی ئێمەی ئاسان کردێ ئەخلاقە دینە زۆرێ لە کاڵا کۆنەکان هێشتا جوانن و پێویستیشن 20 ڕۆژیانە چواتۆ سەردەمی ئەشکەوت هەمووی داهێنانەکان لەسەر بیرۆکەی کۆن داهێنانەکەین خاڵێکی پێ زیاد دەکەین خاڵێکی لێکەمەکەین شتێکی تازەی لێ خوڵقێنین بۆیە هەرچێ لە کۆنۆتێ غەڵەت نییە و هەر شتێکی کۆنیش ڕابگری دروست نییە ئەبێ بە زیرەکی خۆ ئەوە بکەی ئەم زیرەکیە ئشترنبرگ یێژێت یەکێ لە دەروون ناسەکانە یێژێ زیرەکی بە شەروا لە سێ خاڵە با بە تەمسیلێکی شێخی سعدی وێژمی دیارە من تۆزێ مەجالمە بێ زۆرتر چون پێشتر ئەمان فەرمایشیان فەرموو
شێخی سعدیێژە یەهودیەک و مسلمانێک بوو بە شەڕیان یەهودیەکەی و ئەگەر درۆ بکەم وەکی تۆ مسلمان و یەهودیەکەی ژەی و ئەگەر منیش درۆ بکەم هین مسلمانەکەی ژەی و ئەگەر من درۆ بکەم یەهودی بمرم چون هەرکێ کاڵای خۆی بەلاوە جوان و ڕاست لەوێنە بۆچی تۆ یەهودی ئەو نەبەخراوەزانی ئەی تۆ ئەی برا گەرگەرەکتە هێوە ژیانێکی تەبەتان بێ یا ڕێزی یەکتر برن یا هەرکێ بچوە بۆ لای گروپی خۆی داڵ لەگەڵ داڵا و هەڵۆیش لەگەڵ هەڵەوە و مریشکی شتێکی مریشکە شترن بەرگێژێت ئەگەر گەرەکتە جوان بژیت ئەو زیرەکیتە بەکاربووی یا خەڵک وەک خۆت لێ بکە ئەگەر تۆ سەرکەوتیت مامۆستای تەلەبەکان وەکو خۆ پێ بکە ئەگەر یەکێ وەکو منی چوویتە سەر ئەوروپا و ئەبێ 3 ساڵ بخەنە کەم مەیکەرە 3 ساڵ بە یەکمان خۆ وەکو ئوروپیەکان پێ بکە زیرەکی بەکار بووە ئەگەر حازر نییە وەکو یەهودیەکە بوویتە مسلمان و وەکو مسلمانەکەش نییە حازر بووی بێت تۆ بچۆرە ناوی کۆمەڵی مسلمانان و بچات ناوی کۆمەڵی یەهودیان بۆی کە ئەو کاتە نەکوژی بێ نەیکوژی ئەمە ئەوێتە پەنابردن بە گروپی خۆ باز لەگەڵ بازە و هەڵەیش لەگەڵ هەڵەوە بۆ یەکان باشە کاریگەری دواکەوتوی هەیە ئێستا گەرەکمە ئەوە بێژم بچینە بەردەلاقەکە شتێک لە قەدیم و هاتووە ئەگەر کامێراکە بیگرێ شتێک لە قەدیم و هاتووە ئەگەر جوانە ئەمە پێی بێژین سەوز ئەگەر ناجوانە پێی بێژین سوور شتێک ئێستا هاتووە ئەگەر جوانە پێی بێژین سەوز ئەگەر ناجوانە پێی بێژین سوور بۆ نمونە شتێکی ئەمڕۆژ با بێژم من لە قەدیم زمان هاتووە دین هاتووە کولتور هاتووە ئەخلاق هاتووە ئەو بەها باڵاکە ئەمڕۆ چی ئەمڕۆ زیرەکی دەستکرد هاتووە ئایا زیرەکی دەست کرد ناتوانێت موتاری منە بدا بە کەسێکی تر ئایا کۆپیڕایت ناگۆڕێ ئایا زیرەکی دەستکرد نەهاتە سە یارمەتی ئینسانەکان کولیان بۆ گورچیلیان بۆ دروستکە بەبێ بوونی گورچیلە ئایا زیرەکی دەستکرد یارمەتی ژیانی ئەمڕۆی خەڵکی نەکردێ هەم دێوی ئەرێنیە و هەم دێوینە هەر کەرەسەیە کە توانێت ئەرێنی و نەرێنیوێ با ئاوا تماشای بکەین شتێکی سەردەم ئەگەر پێویستە ڕایگرە شتێکی کۆنیش ئەگەر پێویستە ڕایگرە بەو چێ پێمان بڵێ ئەمە پێویستە و ئەمە ناپێویستە ژیان بە 3 قۆناغ پرسیارەکان منەواتە قۆناقیت مەطلوبەکانی ژیانی گشتی چین ئاوڕووە علمە قدرەتە سروەتە 7 دانە مەطلوبی کۆمەڵایەتی بەنە لە کۆمەلگا خەڵک بە دوایە ئاچوو 5 دانە مەطلوبی شخصی مەطلوبی فەردی کۆمەڵایەتی وەکو فەرد لە کۆمەلگا من بە دوای سروەتە قدرەتە علمە ئابڕوە ناکەونە بیرم میساکشتیان باش ئەمانە بەدەست ئەگەر لەو ئیشی منە ئەمانە دەسەکەوێت دیارە جوانە مەطلوبی گروپیچمانە ینی کۆمەلگا بۆ کۆمەلگا ئەمنیەتە ئازادیە سڵحە گەشەز ڕێفاهە ئەمە بۆ هەمومان پێویستە ئەگەر ئەمانیشە نابەزێنێت دوارە دروسە مەطلوبی شخصیچمانە شخص بەس بۆ خۆی ئارامش تۆ دەست بەبا دەسێ ئازێتی نەگات خامۆش ئارامش مەطلوبێکی دەرونیە تەبایی ناوی خۆم 5 ساحەتی شخصیەتیمە باوەڕەکانم هەستەکانم خواستەکانم کردارم گفتارم باش دکتۆر تۆ پێ وانە وڵامی پرسیارەکەم نەداوە ئەزانم بەس من یەک شتم بەلاوە مهمە خەزنەی مامۆساتۆش ینی ئێمە کە ئەچینە ناو ئەم گفتوگویانەوە من هیوادارم ینی دیسانۆبانە بێتەوە بە پارانە و لاڵانەوە بۆ دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانایتر لە هەر شوێنێکە باشە ینی کاکەین ناو ئەم قسە و باسانەوە اینجا ئەزانین چەند کەم و کوڕیمان هەیە لەو دام و دەستگایانی کە کۆمەڵگە پەروەردە بکەن کە تاک پەروەردە بکەن ینی ئێمە هەر بەرنمەیەکەکەین بیر لەواکەینەوە کە ئەوایە موئەسسەیەکە بواە کە لەم وڵاتە بە سەدان کورە بە هەزاران ڕێکخراو هەیە بەڵام ڕێکخراوێک نییە پێمان بڵێ چۆنی مامەڵە لەگەڵ ئەو ڕووداوانە بکەین کە باوچێک لەگەڵ نەوەکەیە ئاشکەینەوە لە ڕووی کللتوریەوە کە باوکەکە هەموو ژیان بەڕابردوو نەزانێ و نەوەکەشی هەموو ژیان بە ئێستا نەزانێ وایە قەینا منەمە کۆکەم و با کۆ بێتەوە وتمان لە قەدیم و ئەو شتاناتین لە تازەی شتەکان ناتێن و پێوەەر بۆ بزانین کامڕا بگرین وتمان لە کۆمەلگا مەطلوبی فرد لە کۆمەلگا ئەو پێنجە بوو مەطلوبی کۆمەلگا بۆ کۆمەلگا ئازادی و ئەمنیەت و گەشە و ڕفاهیات بوو مەطلوبی شخصیش بۆ خودی خۆی هاوسانی دەرونی بەشەکانی شخصیەتی و 5 بەشە یەکتر بگرێتەوە لەبەر کاتەکە دووپاتیان ناکەمەوە ئارامی بێت ڕەحەتی بێت مرتاحی بێت ئەمانەی بێت بۆ خۆیچی ئەگەر ئەمانەی پێکا دیارە جوانە جا ئیسا کەسەکان چۆنیان پێێتی ئەگەر بابەتێکی مدرن و بابەتێکی قەدیم هەرکیان پێویستە و ڕای بگرێ ژیانی سەوزۆی من بەم ئینسانێژم سەرکەوتوو ئەگەر بابەتێکی قەدیمی وەرگرت بەڵام بابەتێکی مدرن نەی پێکا ینی نەیتوانی هەر بابەتە قەدیمەکانەژی مدرنەکانی وێڵکرێ ڕەنگە زەرد بێت
لە بینەکایە زرد بێت بەمە ێژم گیرۆدە نازانێت قەدیم دەست لێ بەر بدا و بچواتە بەری جەدید ئەوە کەیتریچیان نازانێت بێتە بەری جەدید قەدیم ڕابگرێ و کە ئێستا توانین بڵین کۆمەلگە زۆر لەوەی کۆمەلگەی 50% بەم خەریتە من کێشاومە گیرۆ دەست ئەی دواکەوت و کامە نە ئەمونە ئەو گوێتێ نادا و سەری داخستەوەژی نیە لەم کۆمەلگایژی وا لە وڵاتێکی تراژی بە هیچ کامیان ئەگەر بە مدرنەژی گوێ ناداتەم ئەگەر بە کۆنەژی گوێ ناداتام لە کۆن خراپەکان و لە مدرنیش خراپەکانی وەرگرتە و نایزانێت چی بکات چۆنی چەزانم خراپە کردداری ئەم مەطلوبی کۆمەڵایەتی نادێتێ مەطلوبی کۆمەلگا بۆ کۆمەلگا ئەدۆڕێنێ یەکسانی دەرونی کەسەکەیش نەماوە ئەم کەسە من ێژم گیرۆدەیە ئەم کەسە ێژم دواکەوتووە سەوزەکە ێژم سەرکەوتووە زەردەکانی ێژم گیرۆدەن و ئەگەر گەرەکمانە ڕاحەلێک بدۆزینەوەکو ئەو پرۆگرامەکە سەرکەوتوەکان ڕێگە بخەنە بەردەستی گیرۆدەکان و ئەگەر نەکەن ئەو باشەمە ئیشی چێ بە کوردی پێم بڵێ ئیشی هەموو سیستمی پەروەردی هەموو سیستمی پەروەردە میدیا سیستمی پەروەردە باشە ئیشی لەم شتا کردووە من هەتا ئێستا بۆ خۆم کە زۆر متابعی میدیای کوردیم هەتا ئێستا نەگۆی کە بابلین ئێمە شتێکی زۆر مهمەکەین و نازانم ئەوە بەڵام هەتا ئێستا میدیای کوردی کوا لەسەرم شتە قسەی نەکردووە خەریکە تۆزێک لە بابەتی ئاینیش لاین بەڵام ئەمانەی تر بابەتی ڕۆژن وەکو چۆن پێوتی مامۆستا شتمانەیە لەسەر ئەو بابەتە بەس مزمانێ بێ تەسەوری مە بکەینەوە بە سیفەتیەوەی مەلای مزگەوتین خەڵک زۆر جار کێشەکانمان بۆ باسەکات دڵنیام جەنابی دکتۆر بە سیفەتیەوە کەسێکی کۆمەڵناس و دەروون ناسە دراسی بابەتەکانەکە لەوانەشە زۆرێک لە کێشەکان ڕووی لێ بکە بەڵام هەندێک شتێ ڕوو لە مامۆسای ئاینیەکە بەتابەتی ئەم مەوزوعانە ئیسە من بۆ خۆم لە پەیمانگایە کە مامۆسام دەرسەڵێمەوە تەمەنی ئێمە لە سەروی هەندێک لە مامۆساکانە هەندێک مامۆسایە تقریبن 7-8 ساڵ یان بڵێم جاری وایە 10 ساڵێک لە تەڵەبەکەی گەورەترە هیچ تەحملی تەسەڕفاتی ناکە گۆڕانی 10 ساڵ بینیانە لە کاتێکە جاران مامۆسا هەبووە تەمەنی 6 ساڵەوە تەقبولی گەنجێکی 25 ساڵی کردووە هۆکاری ئەم بابەتە چییە؟ ئێمە لەبەرەوە ئامێر نین لەبەرەوە ئالە نین هەمیشە لە هاینە ناو ئەو بیئایان بە هەندێک شتی ڕازی نین مەسەلەن بۆ نمونە سیارەیەک لە ناوە دشلەیەکی بۆ دانراوە دشلەکە یەک دۆخی بۆ دانراوە ئەم دۆخە بەردەوام لێ ڕازە ئیلا مەگەر دشلەکە دانێکی بشکێت لە دۆخەکە ناڕازیە بێ بەڵام ئێمە بە سیفەتیەوەی هاینە ناو بیئەیەکە بیئەکە مەشاعر و هەرچی کۆ ئەنداممانێتێکە تەعاملەکە کاردانەوەمان بەرامبەرێ بۆیە ئەبینی ئەو کەسە ئیسە لە ئێرەیە کۆمەڵە هیوای هەیە ئەو هیوای پێ ئەڵێن ژیان لە داهاتووە حەزەکەم بابگەڕن بۆ حەزەکەم دامە لە عنوانەکە یابین باش ئەو هیوانە پێ ئەوترێ ژیان لە داهاتووە کاتێک چووە داهاتوو کۆمەڵشتی ڕابردوو بیرەکرد ئەوەی ئەمە ئیسە داهاتووی لە بەرچاو نییە بەڵام بۆیە بناوی ناوە هیوا گینە ژیانی داهاتوێتی لە داهاتووە ئەوانەی هەمووی بۆ دەستەبەر بووە هەموو ئەوانەی بۆ دەستەبەر بووە ئەنجا کۆمەڵە شتەیە لە ناو بیئەکا بەدڵی نییە بیرێکێتە لە ڕابردووە ئەوەی بووە ئەژی لە ڕابردووەڵێ بەخوا خۆش بوو بگەڕێتەوە بۆ ڕابردوو تفو نەعلەتی لێەکە لەبەرەوە ئەم بابەتەی ئێمە هۆکارەکە ئەوەتان ئێمە وەکو ئینسان ئێمە ئامێر نین ئێمە کۆمەڵە مەشاعرمانەیە ئەوەی ڕابردوو جاران لە داهاتوواژێ ئەو چەند خۆشە ئیسا سارەیەکمان بووایە سەربانەکەمان چیمەنتۆ بووایە کە چی ئەو هیوای ساهاتۆتە دی بەدەقات بی لە ڕابردووەکە تۆ کۆمەڵشتی هەبوو دەرونی پێی ئامادە ئارام بوو ئیسە دووبارە ژێتەوە بۆ ئەو کاتە هۆکارەکە ئەوەتانێ بۆی خوا لە قورئانە فەرمێ لەقەد خەلەقنا الئینسانە فی کەبەد ئەمە کەبەدەکە مکابەدە ئەکا بەردەوام لە ڕابردووە هیوای داهاتوویە لە داهاتووە هیوای ڕابردووی یعنی ئێمە ئەتوانین بڵین بەشێکە لە سروشتی ئینسان هۆکارەکە ئەوەتان ئێمە ئامێر نین ئەمە پوختەکە من دایمە ئەڵێم زەلای دێ بۆلام قسەیەک تەڕحەکان بابەتشتی ئەڵێم کاکەگیان ئەمە سپلتێکە دامان ناوە لە زستانە هەوای سارد لە هەوای گەرم لە هاوینە هەوای فێنک دێنێ ئەوە نەکا مصەلحێ تێرمە سەر ێژم چای کە با ئەم دوو وەزیفە ببینی ئەگەر ئەم دوو وەزیفەی نەبینی ێژم لایۆن فڕی دەنێکێتر بێرن ئێمە ملیارێ وەزیفەمانەیە وەزیفەکان ئێمە وا کاتەکەوە ئەم کێشانە باشە ئیشی ناوەندێک نییە تۆزێک ها خەڵک بەرچاوڕوون کە ناوەند ناتوانێت ینی نەیکا نەبێتە دکتۆر پوختی کردو من ئەو پیاوێکی حەکیمە پیاوێکی دانایە هەم لە تەمەن و هەم لە تەجربە و لە وتار و لەوانی کە هەیە ینی ها لە تەمەنا لێمە گەورەتری خۆم گەنجەکەمەوە ئەوان گەنجن و من کاتی خۆی و پرسیار ساڵە لە من گەورەتر ئەبێ ساڵی هەیە دوو دقیقیان فەرقە ڕێزە وەختێ گۆمە هاتن دکتۆر خانی نەگۆمە گەنجین گۆمە مناڵم خوا ڕاستە نەخۆی دکتۆر ئەوە گەنجێت با دەرنێتێک بکەم هەر لێرا بۆ خۆشی من ناژمەمان پیرنوتم خۆیچم مناڵ کردو ئوستاد مەلیکیانە فەرمێ
مناڵ نازانێ ئەزانێ نازانێ ئەپرسێ بۆ بزانێ کۆڵ نادا تا نەزانی گەورە ئەزانێ نازانێ ناپرسێ تا بزانێ با خەڵک نەزانێ نازانێ گەورە بووە گەورە بوو ینی ئەقلی وێسیە من حەز ناکەم بێس ینی لەو ڕۆ مناڵ ئەوە تا من تێگەیشتم لە معناکی جودادا ناو مقصد سیاسیانە جوابیایی خەمە نەبێت ئەو پرسیارە شخصیانە بۆ خۆم دانێ نەموت تۆ ڕۆحێکی گەنج ئەوە دەنا پوختەکەی باش لە خزمەتا تەرح کرد جان من ئەڵێم بابێنەوە بۆ ڕابردوو داهاتوەکە ڕابردوو داهاتوەکە ئەمە خاڵەکەیەتی یعنی ئێمە لەبەرەوە ئامێر نین ئەم مەشاعرەمان هەیە ئەبێ هەوڵ بدەین ئەم هەستانم تۆ جوابی پرسیارەکەت بابدەمەوە پرسیارەکە فەرمووت ناوەندێک ناتوانێت دکتۆر فەرمووی نەک بە سیستمی پەروەردە طبعا سیستمی پەروەردە عامە لایەنە دینیەکەشێک چکە پەروەردەی ئێسێ ئێمە من لە قوتابخانەیەکە سەرپەرشتی پەروەردەیم پەروەردەی ئاینی زۆر گرنگە ئاین لایەنێکی پەروەردەی زۆر گرنگە بۆ عیلاجکردنی ئەمە کە ئەمە مامۆسایان ینی وەزارەتی ئەوقاف و کۆمەڵێک یەکێتی زانایان و ئەمانە لێ بەرپرس لایەنێکی ترمانەیە پەروەردەی ڕەوشتە ئەوە کەسانی پیاوانی وەکو ئەم پیاوە گەورە لێی بەرپرسن لایەنێکمانە پێوترێت لایەنی هونەر طبعا من پێم وایە هونەر ئەتوانێت تەسویر ڕابردووین يعني مەسە بۆنە پێش ماوەیە تەمسیلە فیلمێک کریا کەسێک کۆمەڵی هیوای هەبوو لە ژیانە جێبەجێ بێ کاتێ ئەیکرد نەئەهات ئەیان گەڕان و بێ بگەڕەوە بۆ سەرەتای ژیان دووبارە بڕۆرەوە ئەوە بکەوا حەزت لێ بوو ئەیکرد سێرەکە خراپتری لێ قەومیە هونەر ئەتوانێت پەروەردەی هونەری طبعا من زۆر گرنگیە دەمێ تەمسیل لە ژیان ئەوانەی یعنی هونەر تۆ پرسیارەکەت بۆ من ڕاست کردەوە لە بری ئەوەی بۆ نمونە ناوەندێکی توێژینەوە هەبێت ئەبێ هەموو بارەکانی پەروەردەی دەرونی مثلەن 5 گراما هەبێت لەو بارەیە دەرونی هونەری وەرزشی ئاینی خراپە لە کۆتاییە ئەم هەستەی ئینسان شتێکی خراپە یا شتێکی باشە شێوەی گشتی باشە باشی تیا باشەکە ئەوەیەکەوە ئینسان دایما معنای ئەوەتە هەر کەسێکت بینی بشت هيني ناكرسة كشعرك الله إذا أنت لم تعشق ولم تدري ما الهوى فقم فاعتلف تبنا فأنت حمار الله قال عشقت نيو نازني هواتي أصك كابخ ولا بروت وجه دريجي هر براسين سنة قال مشاعري نبو وجه دريجة يعني أوش بشكل مشاعر إنسان زور خوشة يعني مثلا بون يسمى لم آوا أم آوا خوما حزكم مثلا آوا كشيوازي كي تربية هو معناه من زندوم حزم لقران كاري حزم لجولية للجن خزنبي کە تۆ ئاوا خۆ ڕقەکەیت و ئاوا دانیشیت هەستەکەم قسەیەکەی پێ فەرموو مقصد في أو تأكيد دكم أو موضوعات شوا هردو ما مستمعي بريز تأكيد كرن نهر مسلكي نسبية موضوعي كفنارا نموضوعكي هرتم غلطة نهرتم رشا نهرتم نباشا زور جارات يعني جرينجي حاجتي إنسان بهيا من حزل هي دفردا قلت انك غاندي بين زمان يعني من زور تجاربي دنياي دخوينا متاثري شي بغاندي يعني متاثر بعقليتي باش حديثي بيخنبر عليه الصلاة والسلام اللي بيجي الحكمة ضالة المؤمن أينما وجدها فهو أولى بها حكمات أو تشتي باش أو تشتي جوان أو تشتي جرينج أوال جدفي كي قصي كي بي هو بقرا مسلمانة خريستيا مسيحية جهوة إيزيدية زردشتية بأولى بدينة بومنكشانية قصي جوان يعني تجربة كي جوان هابي غاندي قلت لك يزور جوان هيا يعني مستحقة بآفي زيرين جبيني بساندن دبي برا با هوا با برا الهر جهل تبدي لجميع اتجاهات برا باوري لكن شياري خوبا قو أو با تشقر من نراكي برا كلتوري دنيا برا هر تشتي تازة جديد دنيا برا حموري لكن شياري خوبا برا شخصيتي تونضانكي برا ناسنامي تونضانكي برا ديني تونضانكي او ابو منزور جرينجا بيدواي او ديوي كالبيولا رابردوابي او ديوي سودي هي بليش برقو استان مثلا اتجاهك ديجي هيا من حظك مويجي بيجم بداخوا يعني ما مستا جاسم او اشارات شيكر لكن كور نشو مخابن اتجاهي كده هناك ما مستيمي آيني تشجيعي ملت دكن جو او زماني قديم دشي جيان بكن أوجي مسألة زور خطرة حتى اتجاهك يعني ولو مثلا نقري داي مسلمان تاني
حتى ناف مسيحية كان ده راسته. أمرو الأمريكا مجموعة آيني هي جوارتي قلت آميش حتى استاد ده 2024 ده جيان دكن نكهرباء هيا نسيارة هيا بله. زوري مسألة تجاوز کرنا زور كسي وبحرامي شيزان بو حرامي جد ناسن بله. زور كسي ما ناف ما مسلمي آيني دي هيا تاني پردکی لی دخن گرک مجیانی پیغمبر بکن و قلت نکی زور خطره من لازم مجیانی پیغمبر بکن گرک ما فکری پیغمبر جیان بکن اخلاقی پیغمبر علیه الصلاة والسلام جیان بکن اما جیانی پیغمبر نه ولا جیانی پیغمبر بو من گرینگه پیغمبر علیه الصلاة والسلام ده زمانی ویدا مزگوت بربو يعني أستو أمره والله مافور هيا وسجادي زور جوان هيا ده زماني پیغمبر ده عليه الصلاة والسلام قبلة مجرد إشارتك يبو اتجاهي قبلة محراب يعني زمن ده محتاج مش بو خاطري دنگ بقهم مسلمانان أو محرابات تجويفك كت أمره زماني مايكا وميكروفون وزور مسألة كيدية ده زماني پیغمبر ده عليه الصلاة والسلام ده خوازة لبورين دكم تواليتي نبو يعني أستاذ فقر زماني بيخمبر بيجم ولا قالك مهارن زماني كي قديم راجع مسيني خو هرا تشول لو يعني خرافة أو خرافة ما محتاج أو تشتي تشاكن ما محتاج أو مسألة أخلاقينا ما محتاج أو مسألة آينين بيخمبر عليه الصلاة والسلام مزقفتي وينا بشاو رشيب وطاريب وروناهي نبو روجك بيخمبر عليه الصلاة والسلام هاتيه مزقوت صحابيك بيخمبر بنافي خو تميم الداري روناهي تشبو شام للشام ما يذكر بو كنيسة هنا زور مسألة عبادتي هنا روناهي تشيدي كن كاب فتيليا بزماني قديم كون شوانا هاتية آنية مزقوتي بيخمبر عليه الصلاة والسلام روناهي كريا بيخمبر عليه الصلاة والسلام وقت المغرب هاتية مزقوت روناهية بيخمبر عليه الصلاة والسلام قلتي كي كريا قلتي وتميم كريا قلتي نور الله عليك كما نورت الإسلام خدي تعالى روناهي بديتا شون تا إسلام روناهي كريا ما محتاج أو مثلنا أما موضوعك يقو أم دجياني قديم ده بيجين ولا قرك بس أديسة دول قرم نمعنا وينا هرتشتي قديم نباشا استا مثلا من شخصي زور تشجيعي دكم آفرتي كرد جلو بركي كردي إيه قديم الخواكي بو من وقت شخصي هم جلكي يعني نتوية هم جلكي إسلامية موضوع حجاب إسلامي أو جلي كردينا أو جلي قو دايكا تدايكا من الخوادكرا أو جلي كردينا من زور حزد هيا أم خزمتي أو جلو بركي كردي بكن جبرقو أوا هم ناصنا مي نتوي دي باريزي هم مسألة آينجي قبولة أما مقصد أو هردو نمونة جبو خاطري قو بيفهم كرن نهر تشتي قديم نباشا ولكن نهر تشتي جديد جي قرك ما سينور دينا ساكي دكتور كالي خشتكي أو جان دكتور گیان خۆش بێ سپاس بۆ هەردوو مامۆستای بەڕێز ئەم بابەتە هەر وەکو پاڵەنین بە یەکتریوە خۆشە چوات لە ڕووی ژیان و ئێمە ئێستا وای نەگرا و دەروون ناسەکان بە تایبەت ئەوانەی کە ڕوویکردێکی ئەقلانی عاتفیانە وەکی ئەلیس وەکی فرانکل وەکی ئەگزیستانسیالیستەکانیژن گرنگ ئەوەیە لێرە و ئێستا من ئێستا بەڵێ خەڵکی ڕۆژهەڵاتم وەێ ئێستا لێرەم و ئێستاش لێرەم ئیتر دوێنێ و پێرێ و ئەمانە ئەگەر چوون بەلایە لێرە دامە بڕێ لە ناوی بوونەوەرەکانە تەنیا بەشەرەکە هەرگیز نییە لێرە و نییە لە ئێستەیشە بۆ نمونە ئێستایەوە هیچ کامتان بێدەنگ نیەن دروسە بێدەنگیتان پاراستەوە لێ لەسەر قسەکانی من لە ناوەتەکی خۆتان ناقسەکەن ئەمە زووتر وتیاوێ ئەمە من وتمە ئەمە من دواتر چی بێژم لەسەری بۆیە ئێمە بوونەوەرێکین لە بینی کۆن و داهاتووە بەردەوام یا لە ناوی خۆمانە لە یا لە ژیانی واقعام سەرەوسەرەکەین ڕابردوو لە دەست دەرچووە خەمۆکی دروستەکە چون پڕە لە حەسرەت و خۆزایە ئاوامە چون ئەرکردێتەوە ڕابردوو با بێژم هینێژێت گلاسر ێژێ ڕابردوو ئەگەر تاڵوو یەک جار ڕوبەڕووی بوویتۆ توخوایتە ڕوبەڕووی مەبەرەوە هیچ پێویست نییە ڕابردوو بە شەرتێک سەر لێ بدەیت شتێ شیرینی تیا بێ بچیت و پاتی کەیتەوە ئەنا بۆچی ئەڕۆیتۆ دووە ئێمە لە ڕابردوومانە ئەمە ئیتا منیسا بەشی ڕەوانی قسەکەم بەشی تکنۆلژیا و چت ئەو جار قسەم باشە بەشی ڕەوانی بەشەر ڕابردوو پڕە لە ندامەت لە پەشیمانی لە خەجاڵەتی لە شەرم لەوانە کە ئەچیتۆ دووە ئەوانە توش لێتێ یەک جار تووشی لاتێ با تووشی لێنێت و مەگەر بۆ عیبرەتگرتن ئەگەر عیبرەتگرتت تو خوا دووپاتی مەکەڕەوە ئایسا بیر لە چواردا نەمردتان بکەنەوە دڵتان تەنگەوێ کە نینتان تەواوەوێ داهاتوویش نییە نەهاتووە و دەسەڵاتی نیە و پەلەیتە قەلەقتەکە قەلەقی داهاتوویش نایڵێ لێراوەکو خۆتوی
نمونەیەکێژم کۆنفسیۆس وا لە سجنا و حکمی عدامی بۆ دەرچووە و حکومەکە تێرن ئەیدەن بەدەستیوە و کابرا کۆنفسیۆس لە ناسیە و پیاوێکی بەڕێزەوە لێ مەعمورە چی بکە بە ئەوێ بەریەداوە لێ دەسەڵاتی نییە حکومەکە لە دەلاخکەوەدا بە کۆنفسیۆس تێ حکومەکەی لە دەست وەرەگرێ و ئەچواتۆ لە جێگەکەی خۆیان نە باە هاتیەوە نە بۆرانێ هیچنەوە ێژە ئەرێەوە زانی و چودام بەدەستەوە بانگێکا ێژێ ێژە چی و ێژێ حکمی عدامەکەی من و ئەی بۆ قەلق نایوتی دەی ئەعدامەکە بەیانە لە کوردی خۆمانانی خوا لە سولتان مەحموو گەورەترە تی ئەعدامەکە بەیانە و پەپولە چەنێ باڵی جوانە من خەریکم پاشای و پەپولەکەم ئێستام بۆ بەیانی خراوەکەی ئەگەر ئەمە بێژین واسە چونوتم هیچ بوونەوەرێک ناتوانێت لەێتە وەێ ئەگەر بگەینە ئەوێنە زۆر خۆشە نقطەیەک ێژم بە شەر جاروبارەگەیە پێی لە کاتی دوو لە ڕووتان من داوای شەرمەزاریەکەم شەرمەزارم داوای بەخشینەکەم کاتی ئۆرگاسم بە شەر عقلی ئەچوا و گشتی ئەچوا و بۆ دووسێ چرکەیەک وا لێرا خەلسەی عرەفا وانەویانەوە نە کۆنەمێنێ و نە داهاتوو لەو حاڵەوە هەنە حاڵێکە حەز ئەەکەن بە هەزاران جاریتر دووپات بێتەوە نمونەیەکی تریی بێژم ئەوانەی تووشی مادە هۆشبەرە بن و ئیشەڵا کوڕێکی بۆ بکەین گفتارێکی بۆ تووشی مادە هۆشبەرەون لە کاتێکە نەعشە ئەون ینی مادە هۆشبەرەکە کاریگەری خۆیەکە من لێیانم پرسیەتێکیان نادانیشتم مێژێ ئۆرگاسم چەندێ خۆشە 3 سانیەس ئەو بیسێن دەخۆشە 5 دقەس بەڵام هەموو خۆشێکش ئەوەیە کە لەم دقەیە تۆ خاتۆ ئەم دقەیە خاتەراو ئەم لاولا لێ بڕێ ئۆکات وەکو ئاژەڵی پێتی ئاژەڵ خەمی کوێ ئایسا پشیلەیەک خەمی حکوومەتی خەمی سیاسەتی خەمی دولاریە بەرزێتەوە خەمی بارانیە بوارێ یان نەوارێ بە شەر ناتوانێت لێواتە چون فکریە چواتە ڕابردوو بۆ عیبرەتگرتن پلاندانا بۆ داهاتوو ئەمە ڕۆڵی ئێمەس تعریفێکە فەلاسەفە لە بەشەرێکن یژن بەشەر سیاسیە بەشەر ئەخلاقیە بەشەر فلانە یەکێ لە تعریفەکانی بەشەر یژن بەشەر مەوجودێکی فەرهەنگیە کولتور سازە یعنی لە ڕابردووە تێت پاڵەفتەیەەکە یەڵەکی دەکە هەرچێکی پێویست نیە لێرە جێی تێڵێ ئەوەی پێویستە تێرێتی ئێرە لێرەش لەسەر ئیشەکە بۆ داهاتوو تا ئەوەی پێویستە بیواتە داهاتوو ڕۆڵی ئێمە و ڕۆڵی سیستمی پەروەردە لە یەکێ لە پرسیارەکانە وەڵامەکەوتم سیستمی پەروەردە پێویستە بێژین سیستمی پەروەردە ئامان چۆن هەڵەبژێرێ ئەچوا لە دەسەڵات لە کۆمەلگا لە پێداویستی کەسەکان ئەم سیانە تێکەڵاوەکە دەسەڵات تۆ گەرەکتە فڕۆکەوان و بێ گەرەکتە تاان و بێ گەرەکتە موشک و بێ گەرەکتە فلانی بێت تۆ دەسەڵات داوایەکە بیکە بە یاسابیدا بە من بجێ بۆ دروست کە تا من تەلەبەی بۆ پەروەردە بکەم سەرچاوەز ئامانجێک دروستەکەوەکو لاپەڕەیەک مامۆستایەک لە کلاسایەژێتیوە نابێت لەو وڵاماوتم سیستەمی پەروەردە جیای بکەیتەوە لە سیستەمی پەرلەمان لە سیستمی ئابووری لە سیستمی وڵاتچوون ئەوانیش ئێمە پەروەردەمان کردە ئەوەمان بۆێژن باشە خلاصەی کەلامی قسەکانی تۆ ئەوەیە کە مرۆڤی عاقڵ ئەو ئینسانەیە کە بۆ ئەم دقەیە بژی تا چەند بتوانێت زەحمەتەوە لەکانێژم چون ئێمە دوو نمونە تێنایەوە دوو نمونەی باڵا تێنایەوە دەردی خۆ دووتێ پەرژینێکی قایم بێ هەم لە کاتی ینی لە کاتی سێکس و کۆتایی سێکسا بە تۆزە زمانەکەمان ئاسان بێ بۆ بینەر بۆیە ئینسان ئەو چێژە باڵایە ئەبینێ لە بەرۆی کە بەس لەو لەحزایەکەیتر لە ئێستای ئاگاو لە ڕابردووە نەبیر لە داهاتووشەکەیتەوە حاڵەتی دووەمیش خوا پەنامان با و دوورمان بگرێلی مادەی هۆشبەرەکە با من دوو نکتە بێژم لەسەر ئێمە نەکو ئەمە بێتە ڕێکلام بۆ مادەی هۆشبەر تماشایان بکەن بزان گشتیان لە پێناوی ئەوە ژیانیان ئەخلاقیان ماڵیان خێزانیان هەمووی لە دەسەدەن بەڵێ بەستمەوەیە مرۆڤ ئەگاتە ئەو تەسحەیە گەورەیە لە پێناوی ئەو لەحزایە خاڵێکی تریش کە باسی بکەم ڕابردوو داهاتوویش پێناسەن بۆ ژیانی مرۆڤەکان خەڵکانێک یا سەرزەمینێک یا مردمێکە هەرێژن خۆزگەم بە پار خۆزگەم بە پێرار خۆزگە ینی خەونەکانیان لە کۆنا هاتێدی لە داهاتوانە دیانی ئەو کۆمەلگا بەرەو گەشە نیە بەرەو پاشە چووە و مردمێکە چاوەڕێی داهاتون بێت دیارە پلانیاندانا و پلان بەکاتە چەسپێ بۆیە من نایژم ئەبێ بینە ئێرە و ئێستا هێژم بتوانین باشە وەلێ چوون لە سەدا 99مان قەت ناتوانێ بێتە بەس ئێرە و ئێستا با لە ڕابردوو جوانەکان بێرین لێرە پلانی بۆ دانێن تا داهاتوێکی جوانی پێ بخۆ دەستەکانە خۆش بێ بۆ قسەی ئەخیر یەک دێڕی جوانم بۆ وەکو هەمیشە بەرنامەیەک دێڕێکی جوانم بۆ دانێ کورت و بخۆت مامۆسا
چی بکەین بۆی کەیتر سەنگی مەحەکی ژیان بین هەم ئیسفادە لە عیبرەتەکانی ڕابردوو وەربگرین و هەم تێڕوانی نیشمان بۆ داهاتوو ئێستامان لێ نەسەنێتەوە. طبعا من زۆر خۆشمات لە قسەی دکتۆر فەرمووی مرۆڤ هەمیشە و بە بەردەوامی لە ڕەوانشناسیە ئەوەیەکەوە لەیسانە ژیان ڕابردوویان داهاتوو بەردەوام یعنی مەشاعری پشت و بڵاوە ئەوە شتێکی دروستە هەرچەند هەر خۆیان ئەفەرمونیانی هەتاکو 6 ساڵی ممکنە مناڵ لە ڕابردووە نەژی بیر لە ڕابردوو نەکرد بڵێ چی بووە هەتا 6 ساڵی و داهاتووشی زۆر لەبیر نەبێ بەڵام هەر نسبەیەک هەر ڕێژەیە وەکو جەناوی فەرموو ڕێژەیەکی تایە بەڵام بە زۆر کەمتر بە ڕێژەی بڵێم لەوە چێ نسبە و ڕێژە و ژمارە غەڵەتە دای بنین بەڵام بە ڕێژەی زۆر مناڵە تا 6 ساڵیش لە ڕابردوو بیر ناکەتەوە لە داهاتووش زۆر بیری لای نییە و بە نسبەیەکە یعنی 100% نییە بەڵام ئەوەی گرنگە ئەوەیەکەوە ئێمە چی بکەین بۆ ئەوەی هەوڵ بدەین ئێمە لەوە کە تێگەیشتین ئێمە کە ئامێر نین ئێمە لە ژیانە مادەم ئالەیەک نین ئەبێ هەوڵ بدەین مەسەلەن بۆ نمونە ژیان لە ئیستایە بۆ هەنێک لە شتەکانی ژیانمانە بۆ جوزئێک لە وەزیفەکانی ژیانمانە ژیان لە ڕابردووش مەسەلەن بۆ نمونە بۆ عیبرەت وەرگرتن و دووبارە نەبوونەوەی هەڵەکان ئەبێ لە ڕابردووە بژین بۆ ئینتاجکردنی ئەوانەی کەوا لە ڕابردووە لە دەستماندا و خەممان لێ خواردووە ئەبێ لە داهاتووە بژین بەڵام ئایا چیەک لە ئیسە لێرە بژین ئێمە وەزیفەی ماندووبوونمان وەزیفەی خۆهیلاکردن بۆ بەدەستهێنانی ئەو شتە ڕابردوانەی کە لە دەست چووە و ئەو داهاتوانەی کە نەمان بینیوە ئەبێ ئیستا گرنگترین شتەوەتانی هەوڵدانی ئیسەمان هەموو قووە و هێز و توانەکەمان بخەینە گەڕ بۆ ئەوەی ئەوانە دەستەبەر بکەین بۆ ئەوەی خەم و خەفەتەکان لە خۆمان دوورخێنەوە یعنی وەکو باسمان کرد وەکو بە صیفەتی ئەوەمە ئینسان کائینێکی ئاڵۆزە و هەزار ملیارەها وەزیفەی هەیە ئەبێ جزئی وەزیفەکانی دابەش بکە بۆ خۆی ئێمە وەزیفەیەک کە حەقە لێرە بەکاری بێنین ئای چەند خۆش بوو جاران بیبسی وا بوو جاران خواردنی وا بوو نەخێر ئەوەی ئیسە باشترە یعنی ئەو کەسەیشی کە ئەڵێ بەخوا ڕابردوو خۆش بووە جاران مۆبایل نەبوو نازام چی بیخەرەوە ڕابردوو خەمی مۆبایلی دڵی بچڕێوە ئەگەر بزانێ ئەو کاتە نەیزانی مۆبایل چێ بۆی خەمی ئیسەی نەخواردە بەڵام ئەگەر تەسەورێکت بدایە بێ لە شوێنێکە بتایە جاری وایە مەسەلەن باسی وڵاتێکمان بۆ کەن ئەڵێن وڵات فڵان وڵات فڵان شتی تایە یەکسەرم حەزەکە بەدەستی بێنێ لە پێشە قەت تەسەوری نەکردووە بۆیە خوای گەورە میهرەبان لەمایە ئاەتێکەیە فەرمێ چی نالی باسێکە فەرمێ بە لە قورئاندا بەما ئوخفی لەهم مەکتوب و مەختومە بەیان نابێ بە تەفسیری 200 کەشاف و بەیضاوی هەر بەڕاستی بۆیە خوای گەورە میهرەبان بەهەشتی شاراوە کردووە لەبەرەوە ئینسان بە هیچ جۆرە لە ژیانە ناتوانێت تەسەوری معناکانی باشکە لە ژیانە تەسەوری معناکان واکەتە ئینسان دەرچێک لە مەعانی و لە مەفهومەکانی بۆیە فەرمێ مەکتوم و مەختومە هەر بەڕاستی بابەتی ئەوەی دنیا شتێکە تۆ نەتبینیوە گینا تۆ بەردەوام هەکو باسمان کرد هەمیشە لەو کاتا ناژیت بەڵام تەقسیمکردن بەشکردنی وەزیفەکان ئەو وەزیفەی داهاتۆ لە داهاتوو داینە ڕابردووە لە ڕابردوودانە ئیسە لە ئیسە داینە و کاتە بابەتەکان عیلاجە بێت دەسەکانە خۆش دوا قسەم بۆ بکە وەک مسلمان دین ناڤەڕۆکە ژیانە ئینسانرە ئەساسی ژیانە مرۆڤی مسلمان دینە تشتێکی وەکە دین أحكام فقه أحكام الشريعة علماء مدبيجن الأحكام تتغير بتغير الزمان والمكان أحكام تين جوهرتين لجوري الزمان لجوري مكان ديمك أو قصي جو دكتور خاني يعني إشارة ذكر قصك زور جوان بو بتاريخ بتشتين دابرون نابي هر إنسانك ما بيشتاوينا أو تاريخه أمره أجر من يعني أو تشتي كافنار أو تاريخي من نبي من أستانا مرشدم يعني من أستانا أو إنسانم يعني بشك جياني من بشك فكري من بشك قدري من ناف جواك وناف كومل أو تاريخي درباس بوا ولكن السر أو نات تنيجي بسكنم أو زور خطرة وكي جو دكتور خاني قوت أو تشتي كافنار أو تشتي قديم مروف تاني أزب مصطلحي كورمانجي بيجن مروف بيجن دكي أو تشتي باش أو تشتي تشاك أو تشتي لازم بو بيش روجا إنسان بردوام بكي حتى الدين جوصايا بيخمبر عليه الصلاة والسلام دبيشي إنما بعثت لأتمم مكارم الأخلاق أزهاتوما نبو أخلاق بو وتازة بكم نانا بو بردوام بكم ديمك أخلاق بريهبو واستاب بردوام دكم بي كافنار نابي
ji bo xatirê pêşerojê em muhtacî wî kevnarî me lê min muhtacî aqilmendekî me mîna Doktor Xanî bo xatirê ew bêjînge ew tiştê pêwîst jiyanê pêşeroj re. دەستخۆش دوا قسە یەک دێر ڕابردوو ڕۆشتووە و ناتوانانی بیگەڕێنیتەوە خەمی مەخۆ داهاتوو نەهاتووە و ناتوانانی بهێنی قەلەقی مەبە ئێستا چی ئەتوانی بیکە باشترین جت ئەوەیە کە ئەوەی ئەیکەی بیگێژە بیبێژە بیوێژە ئەوەی هەیە بیگێژە بیجاوە بیگێژە بیبێژە بیوێژە جادا دواتر بێشی دەسەکانە خۆش قسەیەک بۆ من نەما لە کۆتایی قسەکانە توانیمان لە بنی بێژنەکە ئەو شتە ببینین کە مرۆڤی عاقڵ و باڵا ئەوەیە کە چەند سوود لە ڕابردوو لە داهاتووە بینێ بۆ ئێستای نە لە ڕابردووە بژی وەکو دکتۆرەڵێ کە نایەتەوە نە لە داهاتووشا بژی کە نەوبینیوە بۆ ئێستا بژی ڕابردوو داهاتوو لە بێژنەکە بوو ئێستای پێ دروستکە هیوادارم شتێکمان کرد بێ شەوێکی